ئایا ئەو کەسانی کە دانەکانیان زۆر زەردن هیچ چارەسەرێک هەیە بۆ ئەوی دانەکانیان سپی بێتەوە؟ بڵێ دەتوانن دانەکانیان لای پزیشکیدان بە لێزەر سپی بکەنەوە، کەواتە سپیکردنەوەی دانەکان بە لێزەر بریتیە لە لابردنی هەموو ئەوپی ڕەنگانەی کە دەکەونە چینی ناوەوەی ددانەکە و بە دوو ڕێگا دەکرێتن، یا خۆ نەخۆشەکە سەردانی کلیک دەکاتن و لە ماوەی کاتژمێرێک دانەکانی سپی دەبێتەوە. ئەو کەسانێک کە حەزیان لێ نییە لە کلینیک بیکەن دەتوانێتن سەردانی پزیشکی دام بکاتن و قاڵبێکی شەفافی بۆ وەردەگرێتن و هەروەها معجونێکی پێدەداتن، دەتوانێتن لە ماڵەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک بەکاری دێنێت و دانەکانی سپی دەبێتەوە. ئایا سپیکردنەوەی دام بە لێزەر سەلامەتە؟ بەڵێ سەلامەتە، بەڵام لە هەندێک حاڵەتی کەم دەبێتەوەی هەستیاری دانەکان کە ئەمەش کاتیە و دواتر نامێنێتن و لە هەندێک حاڵەتی زۆر کەم ئەنجامێکی جوانی نابێتن یاوە خۆت بۆ ئەندازەیە نابێتن کە چارەخوازەکە چاوەڕێی دەکرد. بۆ ماوەی چەند دەمێنێتەوە سپیکردنەوەی دان؟ بۆ ماوەیەکی درێژخایەن دەمێنێتەوە، بەڵام هەمیشەی نییە، لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێتن. لە هەندێک کەس لەوانەیە بۆ ماوەی چەند مانگێک بمێنێتەوە، لە هەندێکی تریش بۆ ماوەی بە شێوەیەکی گشتی ساڵێک تاوەکو 3 ساڵ دەمێنێتەوە، بۆ پێوەی کە چەند چارەخوازەکە ئاگداری دەم و دانی دەبێتن تاوەکو ئاگداری زیاتری دەم و دانەکانی بێتن ئەنجامی سپیکردنەوەکە زیاتر دەمێنێتن. ئەو هۆکارانەی کە کاریگەری ئەنجامی سپیکردنەوەکە کەم دەکەن ئەوانش جگەرە کێشان و خواردنەوە بە ڕەنگەکانی وەکو چاو قاوە. زۆرێک لە چارەخوازەکان دەڵێن دکتۆر ئێمە زۆر حەز بە خواردنەوەی چاو قاوە دەکەین، کەواتە دەتوانن بەکاری بێنن و دەتوانێت بیخواتەوە، بەڵام لە پاش خواردنەوەی دەبێت ددانەکانی بشواتی و خۆت بەلایەنی کەم بە کلێنکسێک دانەکانی بسڕێتەوە بۆ ئەوەی سپیکردنەوەکە زیاتر بمێنێتن. لە سوودەکانی سپیکردنەوەی ددان ئەوە تە دانەکە سپی دەبێتەوە و هەروەها دەم و دانێکی سەلامەتری دەبێتن چارەخوازەکە لەبەر ئەوەی گرنگێکی زیاتر بە دەم و دایندا بۆ ئەوەی سپیکردنەوەکە زیاتر بمێنێتەوە و هەروەها چارەخوازەکە زیاتر بڕوای بەخۆی دەبێت لەبەر ئەوەی زەردەخەنەیەکی جوانتری دەبێتن. بە هیوای سەلامەتی و تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.